ئایزانی مەنەگەڵتان بەردەوامی نەمتەوەرەیە باز لە فیستیڤالێکەکەین کە ماوەی 2 ساڵە خزمەت بە کەلتوری کوردی ئەکات بۆتە ماڵێکی ئارام بۆ پاراستنی ناسنامەی کوردی و هەروەها ناساندنی سینەمای کوردی بە جیهان. ئەم فیستیڤاڵە لە ئەمریکا خزمەتەکات و یەکێک لە چالاکیەکانی دوکومنتاریەکە کە لەسەر مۆنومنتی هەڵەبجە ئامادەکراوە. ئەمڕۆ لە ئەمریکا لە یادی 38 ساڵەی کیمیاباران و کارەسات و تاوانی هەڵەبجەیە ئەم دوکومنتاریە نمایشەکرێت و ئێمەش لە کورسات مەگەزینەوە بە پێویستمان زانی کە تەوەرێکمان تایبەتکەین بە ئەم دوکومنتاریە کە بەڕێز سیروان ساڵح محەممەد وەکو دەرهێنەری کارەکە لێرە ئامادەیەکە. سیروان سڵاوت دەبێ و زۆر بەخێر بێت. سڵاو لە ئێوە، زۆر سوپاس بۆ کورسات، سوپاس بۆ تۆ بۆ ئەم میوانداریە. لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی هەڵەبجە، بۆ هەموو خانوادەکانیان، بە هیوام کارەساتێ بێت جارێککە دووبارە نەبێتەوە و نەیبینینەوە. دەستخۆش بە سیروان بیرۆک و کارکردن لەسەر مۆنومنتی هەڵەبجە چۆن بوو و چۆن بیرتانەوە کردەوە لە فیستیڤالێکە لە نیویۆرک نمایش بکرێت؟ سەرەتا مێ ئاماژە بۆ بم کە کارەکە لە دەرهێنانی من نییە، کارەکە لە دەرهێنانی ئارام حەسەنە و من پرۆدیوسەری بووم. وەکو پرۆدیوسەری بەرەکارەکە من پرۆدیوسەری کارەکە بووم. بیرۆکەکە لەوە دروست بوو من و ئارام چەند ساڵێکە لە پشت فیستیڤاڵی فیلمی نیویۆرکەوەین، هاوکاریانین لە تقریبەن لە کاتی فیستیڤاڵی فیلمی سینەمایی دووەکا بوو. دروستکەر و ئەو کەسێک کە فیستیڤاڵەکە بەڕێوەبا کە ناوی خەیاڵە، خەیاڵ کچێکی خەڵکی باکووری کوردستانە، خەڵکی شاری دەرسیمی خۆڕاگرە، هاتە هەولێر بۆ فیستیڤاڵی دووەک. ئیتر لەو کاتەیە ئێمە یەکەم جارمان بۆ من و ئارام ببینن، پێشتر هەر بەبێ ئەوەی کە یەک ببینین ئێمە ئیشمان کردووە لەگەڵ فیستیڤاڵی نیویۆرکە، کە کاتێک لەوێ بینیمان ئێمەش دانیشتین و داوەتمان کرد بۆی بێ بۆ سلێمانی. لە کاتێکە کە هات بۆ سلێمانی ئێمە سەردانی ئەو جێگایانەمان کرد کە بەلامانەوە مەبەست بووە خەیاڵ ببینێ. یەکێک لەو جێگایانی کە ویستمان ئیشی لەسەر بکەین مۆنومنتی هەڵەبجە بووە، یەکێکە لەوانە ئەمنە سوورەکە بووە. چەند جێگایەکەشە بوو بەداخەوە بوارەکە کورد بوو کە نەمانتوانین ئیشی لەسەر بکەین، تەنها توانیمان ئەو دوو جێگایەت دۆکۆمنت کەین و خۆشبەختانە لە فیستیڤاڵی مانگی سی نیویۆرکە نمایشەکرێ. فیستیڤاڵەکە دەستەیەکی ناوەندی کللتوری و فەرهەنگی لە نیویۆرک هەڵەسێ بەم کارە کە تایبەتە بە هەموو کارە کوردیەکان لە بەشی میوزیک و لە شیعر و لە ئەدەب و لە هونەر و لە هەموو ئەو شتانی کە تایبەت و تایبەتمەندی هەیە بە گەلی کوردەوە. یەکێک لەو بوارانش کە تایبەتی زۆری پێگیراوە لەو بوارەیە بەشی سینەمایە کە ساڵانە فیستیڤاڵێکی گەورەی بۆ ئەنجامەدرێ بۆ هەر چوار بەشەکەی کوردستان. دەستان خۆش بێت کاتێک بیانیەک کارەکە بینێت چی دەربارەی ئازار و خۆڕاگرینەتەوەی کورد ئەزانێت و تێگات؟ کاکە ڕەوەندەوەی ئێمە مەبەستمان بووە لەم کارەیە بیکەین، چ وەکو مۆنومنتی هەڵەبجە چ وەکو ئەمنە سوورەکە. ئێمە ویستومانە بەسە ئیتر ئەمانەوێ ئەم کارانە بە نێودەوڵەتی بکەین بۆی ئەوانەی کە لە دەرەوەی کوردستانن، ئەوانەی لە دەرەوەی کوردستانی گەورن، نەک تەنها مۆنومنتی هەڵەبجە، نەک تەنها ئەمنە سوورەکە با دەرسیم با ڕۆژئاوا ئەو نەحەقانی کە بەرامبەر بە گەلی کورد کراوە، ئەو جینۆسایدانی کە بەرامبەر بە گەلی کورد کراوە، با ئێمە بە نێودەوڵەتی بکەین. جوولەکەکان بە هۆڵۆکۆست توانیان ببن بە دەوڵەت. ئێمە هیچمان لەوان کەمتر نییە، بگرە ئەوەنەی کە جینۆساید کراوەین، ئەوەنەی کە زوڵم و غەدرمان لێکراوە. هیچ میلەتێک لە دنیای ئەوەنە زوڵم و غەدر و جینۆسایدی پێ نەکراوە. ئێمە ویستومانە لە ڕێی هونەرەوە، لە ڕێی فیلمەوە، لە ڕێی سینەماوە، شیعر، ئەدەب، هونەر ئەمانە بەرینە دەرەوە بۆی بتوانین بە هەموو دنیای بناسێنین و لەم ڕێگایەوە کوردبوونی خۆمان بچەسپێنین، پێیان بڵێن کە ئێمە گەلێکی ئاشتی خوازین، گەلێکی دوورین لە شەڕ و ئاژاوە، گەلێکی نامانەوێ خاک و نیشتیمان و وڵاتی کەس داگیر بکەین و هەمیشە حەزمان بە ئاشتی بووە. بەڵێ فیستیڤاڵەکە هەزاران کەس ئامادەیە بێت ساڵانە کاتێک فیستیڤاڵەکە نمایشەکرێت دەست بە نمایشەکانی خۆیەکات. چۆن بەڕێستان کە کارتان کردووە فیستیڤاڵەکە یەکێک لە کارەکانی ئێوە نمایشەکرێت، چۆن باز لە پێگەی ئەم فیستیڤاڵەکەن؟ لە ڕاستیە فیستیڤاڵەکە ئەمە ساڵی دەیەمێتی ئەم ساڵ لە مانگی سیا تەنها ئەو بابەتانە ئەگرێتە خۆی کە
تایبەتە بە زمانی کوردی بە کللتوری کوردی لەم مانگەیە لە مانگ سیا سەرانسەر ئێمە لە ڕێگای فیستیڤاڵی نیویۆرکەوە ویستومانە ئەوەی تایبەت بێ بە گەلی کوردەوە لەوێ لەژە چەتێکا کۆیکەینەوە کوردانی دەرەوە بانگێشکەین و خەڵکانی دیاسپۆرا ئەوانەی کە حەزەکەن ئاشنابن بە گەلی کورد بانگیانکەین کە لەوێ پێیان بڵێن ئێمە گەلێکین هەین گەلێکین وجودمانەیە گەلێکین لەسەر خاک و نیشتیمانی خۆمانەژین ئەمە هەدەفی ئێمە یەکە بمانەوێ بە وڵاتەکانیکەی ئاشنا بکەین. ستافی فیستیڤالەکە پێکاتوە لە هەر چوار پارچەی کوردستان باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاواشی لەخۆ گرتووە ئەمە پێتان وایە دەرخەری ئەوە بێت کە بمانەوێت هونەری کوردی یا سینەمای کوردی بە یەک پاکێج بناسیێنین و بکەینە پاکێجێکی نەتەوەی لە ڕاستیە ئەوەی ئێمە مەبەستمانە لەم فیستیڤاڵەیە ئەومان مەبەستە کە کورد بە یەک پارچە پیشان بین ئێمە نامانەیە کوردستان سنوورێکی دروستکرا و دوژمن دروستی کردووە لە بینمانە فیستیڤاڵی نیویۆرک چەترێکە بۆ کۆکردنەوەی کوردی هەر چوار پارچەی کوردستان ئەمەوێ ئاماژە بەوە بم ئەم فیستیڤاڵە هەموو کار و چالاکیەکانی بریتیە لە فیلمی کوردی ئەبێ ئەو فیلمانی کە لەوێ نمایشەکرێت تایبەت بێ بە کوردەوە تایبەت بێ بە کوردستانەوە یان چیرۆکەکەی کوردی بێ یان دەرهێنەرەکەی کوردی بێ ئەمانە هەر هەمووی ئەو تایبەتمەندیانن کە لە فیستیڤاڵی نیویۆرکا نمایشەکرێ و ئەو کەسانش کە فیلمەکان بۆڵینگەکەن لە هەر چوار پارچۆن فیلمەکانش کە لەوێ نمایشەکرێت بێگومان لە هەر چوار پارچەی کوردستانەوە ئەبێت. تا چەند کاریگەری هەیە لەسەر زیاتر ناساندن و پێشخستنی سینەمای کوردی؟ لە ڕاستیە من ئاماژەم بەوە کرد کە سینەمای کوردی ئیتر ئەبێ ئەو تەوقە تێپەڕێنێ ئەبێ ئەو سنوورانە تێپەڕێنێ ئەو بەربەستانی کە هەیە ئەبێت تێپەڕێنێ ئەبێ سینەمای کوردی بچێتە ئەوەی کە بچێتە گلۆباڵەتیەوە بچێتە ئەوەی کە ببێ بە سەروەتێکی نیشتیمانی بۆ کورد ئیتر لەوەیە قەتیز نەمێنێ لەوەیە نەوەستە تەنها ئێمە بتوانین کار و ئیشەکانمان تەنها لە کوردستان نمایش بکەین ئەمانوێ بیبینە دەرەوە بووی ئاشناکەین بە هەموو دنیا. دەستان خۆش بێ کارشتان کردووە لەسەر ئەمنە سوورەکە چۆن کارتان نەسای کردووە لە کاتێکە هەر بستێکی ئەمنە سوورەکە ئەگەر باسی بکەین بەوردی ئەکرێت بڵین چیرۆکی سەدان کەسە یان هەزاران کەسی تێدایە کە نەحەقی بەرامبەر کراوە. لە ڕاستیە ئێمە یەکێک لە سەدانەکانمان بۆ ئەمنە سوورەکە بوو ئەمنە سوورەکە زۆرجەی سەرنج بوو بۆ ئێمە لەبەرەوەی ئەمنە سوورەکە کە بە ناوی گەڕین تەنها ئازار و ئەشکەنجەکانی گەلی کوردی باشوور نەبوو کە سیرمانە کرد ئەمنە سوورەکە کوردی هەر چوار پارچەکەی گرتی بوویە ئەستۆ لە ڕووی ئازار و ئەشکەنجە و ئەومێنەتیانی کە بەسەر گەلی کورد هاتووە لەوەیە ڕۆژهەڵات ڕۆژئاوا باکوور باشوور هەموو ئەمانەی تیا بۆ لە ئەمنە سوورەکە ئەوەی کە لەیا کۆبوو بۆ ئێمەش مەبەستمان بوو کە ئێمە لێرەیە بە هەموو دنیا بڵین کە هەرێمی کوردستان و سلێمانی چەترێکە بۆ هەر چوار پارچەکەی کوردستان لێرە ئێمە ئەتوانین نمایشی ئازاری هەر چوار پارچەکەی کوردستانی تیا بکەین و ئێمەش لە ڕێگای ئەو ئیشەوە کە کردومانە پیشانی هەموو دنیای بین کە ئێمە لە ئەمنە سوورەکە ئەشکەنجەی هەر چوار پارچەکەمان پیشانداوە نەک تەنها شاری سلێمانی. باشە ئەمنە سوورەکە لە ناوەندێکی تۆقاندنە و ترسەوە ئێستا بۆتە ناوەندێکی هونەری و ڕۆشنبیری و کەلتوری لە کارەکە تامە ڕنگدانەوەی هەبووە کە ئەمە پیشانی دەرەوە بین کە ئەو ناوەندەی ڕۆژانێک ترس بوون بۆ ڕۆڵەکانمان بەڵام ئێستا بۆتە شوێنێک بۆتە ناوەندێک بۆ هونەر و کەلتور. لە ڕاستیە ئەوەی کە زۆر سەرنجی ئێمە ڕاکێشە ئەو خاڵە بوو کە کاتێک چوینە ئەمنە سوورەکە سینەمایەکی تیا بوو بە ناوی سینەمای ڕمازگۆنایی ئەوە زۆر سەرنجی ڕاکێشین کە ئەمنە سوورەکە لە جێگایەکی تۆقێنەرەوە لە جێگایەکەوە کە ڕۆژانێک بووە شاری سلێمانی لەوێ ئەشکەنجە دراون ئازار دراون عەزێلی دراون ئێستا بۆتە جێگایەکە جێگای کللتوریە فەرهەنگیە جێگای هۆڵی سینەمای تایە جێی کۆبوونەوەکانی تایە ئەمە بۆ ئێمە زۆر جێی سەرنج بوو کە توانیمان وامان لێ بکە کارمان تێ بکە و ئیشێکی جوانی لەسەر بکەین و خۆشبەختانە هەر لە مانگەیە هەردوو کارەکە لە فیستیڤاڵی فەرهەنگی و کللتوری نیویۆرک هەردووچین ماش کراوە هەڵەبجە بە تایبەتی کە ئەمڕۆیە. دەستان خۆش بێت کەواتە کورد شوێنی ئازارەکانی ئەگۆڕێتە مێژوویەکی ڕێزلێگیرا و کارتان لەسەر ئەمنە سوورەکە کردووە کاریشتان لەسەر مۆنۆمنتی هەڵەبجە کردووە بۆ پلانی داهاتووتان کار لەسەر کوێکان هیچ پلانێک هەیە لە ئێستا؟ لە ڕاستیا پلانمان هەیە
هەر چۆن وتم ئێمە ئەبێ ئیشەکان بە گڵوباڵەتی بکەین بەڵێ. پلانی ئەومانەیە لە سلێمانیش ئێمە بچینە دەرەوە بچینە شارەکانی کە ئەگەر دەرفەتە بێ بۆی چی ئەو جێگایانە هەیە کە جێی ئازار و ئەشکەنجە و غەدر لێکردنی گەلی کورد بووە لەوێوە وەکو ناوەندێکی فەرهەنگی کللتوری و جوان پیشانی هەموو دنیابین و دۆکمنتیکەی دەست خۆش کاکسیروان سواز بۆ تۆ سواز زۆر بۆ سواز. ئامادەی سواز بۆ ئەو کاتی بۆ ئێمەت بەخشی زۆر سواز بە تۆ سواز بە کورسات جارێککە سواز دەستان خۆش بێت.